ئەم وەزعەتی کە لە 30 ساڵی ڕابردووە یەکێتی و پارتی لە کوردستان دەسەڵاتیان بۆ خۆی ئاکامی کۆمەڵی هاوکێشە بوو کە 30 ساڵ لەمەوە پێش ڕووی داوە. ئەمریکا هاتووەتە ناوچەکە بۆ فشار لەسەر ڕژێمی بەعەز کوردستانی جیا کردووەتەوە، یەکێتی و پارتی کردووە بە حرەز. هاوکێشەی بینی هێزەکان لە دنیادا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرێکی تر بوو. ئەمریکا قودرەتمەند بوو، هێزی یەکەم بوو. ئێستا ئەم هاوکێشانە هەڵگۆڕی بەسەر هاتووە. رووسیا هاتوۆتە ناوە، چین هاتوۆتە ناوە بە قودرەتی اقتصادی هێزگار گەورە و زەبەلاحەوە. ئەمریکا لە عێراق شکست دەخوا، ئەمریکا لە ئەفغانستان شکست دەخوا، وردە وردە لە پاشەکشایە بەغدا خەریکە خۆی کۆکاتەوە. جمهوری ئیسلامی و دەوڵەتی تورکیا دەخاڵەتی بەهێزتریان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراقا لە کوردستانە. یەکێتی و پارتیش هەمیشە بەسەر لە نێو درز و کەلێنی کێشمەکێشی دەوڵەتانی ناوچەکەیە دابەشبوون و سیاسەتیان کردووە و نانی ئەمڕۆیان بۆ سبەینێ پیا کردووە، نانی سیاسیان پیا کردووە. هەمیشە قەت یاریکەری ئەسلی نەبوون، هەمیشە یاریکەری احتیاط بوون لە درز و کەلێنی وڵاتانی ناوچەکە. هەوڵیان داوە کەڵ وەرگرن بە لایەنگری بۆ لایەکیان، کەڵک وەرگرن بەشکم ئیمتیازی شتێکیان بەدەست بێت.